لە پیشانگاکەی ئەمساڵدا 13 ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی کتێب لە هەرێمی کوردستانەوە ئامادەن و نوێترین بەرهەمەکانی خۆیان خستووەتە بەر دیدی هۆگرانی کتێب کامەش بووەتە هۆی پێشوازی زیاتری خەڵک لە پیشانگاکە و وای کردووە کە لە هەموو شار و ناوچەکانی ڕۆژهەڵاتەوە سەردانی پیشانگاکە بکەن. ڕێزگیریان لە بڕێک لە کەسایەتیەکان کە لە حوزەی نووسین و کتێ و نەشری کتێ و چالاکیان بوو بەردەوام بوون ئەمە لە جیاوازیەکانی بووە جیاوازیت هەیە ئەمەیەکە ئەم 6 ڕۆژە کە پیشانگەکە بەردەوامە هەر ڕۆژێکی لە حوزەیەکە وەکو ئەدەبیات زوان و زوانناسی حوزەی مناڵان حوزەی تەرجمە ناو نریاوە و هەر ڕۆژێکیشی باش بە یەکێک لە مەشاهیر و مەفاخری کە کۆچیان کردن ناوگوزاری کردیان و هەر بەو میشە لە هەر ڕۆژێکە چەندانە پەنلمان هەست لەسەر و مێحوەرەکە مشخص کردیان کێشەی ئابووری کتێبمان هەست لە پەراوێزی نۆهەمین پیشانگای نێودەوڵەتی کتێبی سنەدا نزیکەی 15 پەنەلی زانستی بەڕێوە دەچێت کە بوارەکانی ڕۆڵی گەنجان پەیوەندی کوردستان و فەلسەفە ئەدەبی منداڵان زمانناسی چیرۆکی هاوچەرخی کوردی هونەر و بیناسازی و چەندین تەوەری دیکە لە خۆ دەگرێت و هەروەها بۆ یەکەم جار ڕێوەڕەسمی بڵاوکردنەوەی چەندین کتێبی نوێش بەڕێوە دەچێت. کێشەی ئابووری کتێبمان هەست خۆی کێشەی کە هەر کامل کێشانە ئێمە توانین لەسەریان قسە بکەین و پەیوەندیان بە حوزەی لەواقع بابەتی علومە ئینسانی و فەلسەفەیشەوە هەیە. هەروەها ڕۆژانی پیشانگاکەش بە ناوی 6 کەسایەتی کورد لەوانە پرۆفسۆر مزەفەری پەرتەوما، مامۆستا ئایەتوڵڵا مەردۆخ، مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار، مامۆستا سالمی سنەیی، مامۆستا سەید عەلیەزغەری کوردستانی و مامۆستا عەوڕەحمانی حاجی مارف ناونراوە. بەڕێوەچوونی نۆهەمین پیشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سنە دەرفەتێکی زۆر باشە بۆ برەودان بە بواری کتێب خوێندنەوە. لە هەمان کاتا ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ناوەندەکانی چاپی باشووری کوردستان لەم پیشانگایەدا دەرفەتێکی زێڕین دەڕەخسێنێت بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوودا. سامان سلێمانی، کورتسات نیوز، سنەی ڕۆژهەڵاتی کوردستان.